بۆ ئەمڕۆ میوانداری بەڕێز هاوکار عەبدوڵڵا شێخ وەسانیمان کردووە کە نووسەری کتێبی شێخ محەممەد بالیسانیە. جا با من لێەوە دەست پێ بکەم کاک هاوکار بەخێر هاتی. باسێکی بنەماڵەی بالیسانیەکانمان بۆ بکە. ئەنجە دواتریش باسی ئەو کتێباکەین بۆچی ئەم بنەماڵەیە وای کرد کە تۆ کتێبێکیان لەسەر بنووسی. بڵێ دیارە بنەماڵەی شێخانی بالیسانیەکن لەو بنەماڵە دێرینانەی کوردستان کە ساڵانێکی زۆرە لە کوردستان زانست و زانیاریان بڵاو کردوێتەوە. سەرەتای هاتنی ئەم بنەماڵەیە لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بووە. هۆکاری هاتنیان لەبەرەوەی کە لەوێ یەکێک لە زۆردارەکان ئاغاکان ویستویەتی هەر ژنێک داوا بکە شەو بۆی بچێ. داوای یەکێک لە بڵین ژنی ئەو بنەماڵەیە دەکە، ئەوان قبوڵی ناکەن، یەکێکیان بە جلی ژنانەوە شەو دەچێت بۆ لای و خەنجەرێک لەو کاربەتەستەم کارە دەدات و دەیکوژێ. هەر بۆ ئەم شەوە تەواوی بنەماڵەکەیان ئاودوی کوردستانی بڵین باشوور دەبن و لە بالیسان دەگیرچێنەوە. بە هاتنی ئەم بنەماڵەیە شێخانی بالیسان بۆ بالیسان ڕووناکی لێ دەکرێتەوە و وەکو چرایەک دادەگیرچێن بۆ دەوروبەر و بۆ کوردستان کە لە زانست و علم و مەعریفە بڵاو دەکەنەوە، هوجرەدادنێن فەقێ بڵین ڕادەگرن و ئەم بنەماڵەیە سەرەتا وەکو بڵین لەسەر تەریقەتی نەقشبەندی بوونە، بەڵام زیاتر مەبەستیان نەبووە تەریقەت بڵاو بکەنەوە، ئەوەندەی زیاتر مەبەستیان بووە زانست بڵاو بکەنەوە لە کوردستان. کاک هاوکار ئەوەی کە جێی سەرنجەکاڵی هاتوون لە بالیسان گیرساونەتەوە و ماونەتەوە لێرە ئەو هەموو خزمەتیان کردووە و جگە لە شێخ محەممەد شێخ عومەری برایشی بە هەمان شێوە زانا بووە. دەمەوێت بزانم حەقی خۆیان پێدراوە لە مێژووە، لە باسکردنە، لە کتێبەکانە، لە بڵاوکراوەکانە. ئەگەر مێژووی بنەماڵەی بالیسان تەماشا بکەین 300 بۆ 350 ساڵ دەبێ. مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس کە لەم ڕۆژانە بەڕاستی نەحەقێکی زۆری بەرامبەر کرا لە لایەن وابزانم موفتی بڵین سونەکانی عێراق بوو کە قسەیەکی زۆر ناشازی بەرامبەر هیوادارین بەخۆیدا بچێتەوە. مامۆستا عەبدولکەریم لە پرسەی مامۆستا شێخ محەممەد بالیسانی دەڵێ بنەماڵەی بالیسانی 50 ساڵ دەبێ نەخوێندەواریان تێدا هەڵنەکەوتووە. کەواتە ئەم بنەماڵەیە خزمەتێکی زۆری کردووە، بەڵام بەداخەوە ینی وەکو مێژوو بڵین ئەوها بە شێوەیەکی مێژوو نووسان بە شێوەیەکی باش بڵین وەکو کە کتێبیان لەسەر بنووسن یاخود لە زۆر شوێن لە سەریان بنووسرێ، ئەوها بڵین حەقێکی تەواویان نەدراوەتێ بەڕاستی هەتا ئێستاشی لەگەڵدا بێ. باشە کاک هاوکار جا پێشەوەی بینە سەر باسی کتێبەکە لەسەر نووسینەکان پێم خۆشە باسێکی خۆت و دەستپێکی نووسینەکان و بەرهەمەکانی خۆت بکەی، دواتریش باسی ئەم بەرهەمە نوێت بکەی کە گرنگەکەی چی بووە لای تۆ. بڵێ من بخۆم هاوکار عەبدوڵڵا شێخ وەسانیمە، خەڵکی گوندی شێخ وەسانانم. شێخ وەسانان لە 16 چاری 1970 بۆ یەکەمین جار لە کوردستان بەر چیمیاوی درا. من ئەو کات تەمەنم چەند مانگێک دەبوو. هەموو جار دایکم دەڵێ کاتێک چیمیا لە شێخ وەسانانیدا ئەمن دام نابوو، هەموو خەڵک دەمردووان، ئەمن دام نابوو 100% ئەتوو بمری و نەمێنی، بەڵام ئەوەی خەمم لێ دەخوات ئەوە بوو کفنم بەدەست ناکەوی تۆی پێ بشارینەوە. دیکە لەخوا بەزاد بێ بردەوردە و وەزم باش بۆ و چاک بووینەوە و شێخ وەسان یەکە لەو گوندانەی کە ئەنفالێکی زۆری هەیە، شەهیدێکی زۆری هەیە و قارەمانیەکی گەورەیان لێ هەڵکەوتووە لە مێژوودا. بۆ نمونە ئاجی ڕەحمان شێخ وەسانی یەکێکە لە کەسانی کە بڵین لە هەموو شۆڕەشاکانی کورد بەشداری کردووە و پێشمەرگەی کۆماری مەهاباد بووە. من وەکو بڵین هاوکار کە ساڵی 2006 دەستم بە نووسین کردووە و لە نووسینی ڕۆژنامەوانی دەستم پێ کردووە و دواتر بڵین پەرەسەندووە کتابم بە چاپ گەیاندووە. یەکەم بەرهەمم بە ناوی مرۆڤ و خوێندنەوە بۆ بەکەلتورکردنی خوێندنەوە لە کوردستان و دوایی ئیشم لەسەر مەلای گەورە کردووە. مەلای گەورە
دین و جیهان بینی مەلای گەورە هاتووم کتێبێکم بە چاپکەیان بەو ناونیشانە کە هەرچی فکری مەلای گەورە هەیە و هەرچی دین و ڕوئیای مەلای گەورە هەیە لەم کتێبە بە چاپم گەیاندەوە. کتێبێکی تریشم هەر بە ناوی بڵێن ژیان و بیرەوەریەکانی بڵێن مەلای گەورە، ئەمیش هەر تاواکەری کتێبی دووەمە. ئەم کتێبەشم من لەسەر ئەوە کە چ شتێک لە ئەو کەسایەتیانە ڕاتەکێشێ کە تۆ کتێبێکی لەم چەشنە و لەم شێ بۆ نمونەوەی مەلای گەورە باسی مەلای گەورەت کردو و تێڕوانینی مەلای گەورە دیدی ئەو چی بووە، بەڵام لێرە باسی ژیان و بیرەوەریەکانی شێخ محەممەد بالیسانیەکەی بۆ بە گرنگی ئەزانی باسکردنی. بەڵێ بێگومان باسکردنی هەر زانایەک بە خۆی بڵێن ڕزگارکردنی ژیانی ئەو زانایە لە فەوتان. شێخ محەممەد بالیسانی لەبەرەوەی کە من بڵێن دەستم برد بۆ ژیان و بیرەوەریەکانی بۆ خۆی نزیک 100 لاپەڕەیەکی وەکو یاداش نووسیبەوە، بەڵام کە بەراورد دەکرد لەگەڵ ژیانی پان و پۆڕی شێخ محەممەد بالیسانی و ئەو خزمەتە گەورانەی شێخ محەممەد بالیسانی هەستمان کرد کەمە. بەڕاستی من لەگەڵ کوڕەکانی لە گفتوگۆدا بووم و ئەوانش پێیان باش بوو کە من شتێک لەسەر شێخ محەممەد بالیسانی بکەم. ئیدکە وردە وردە ئەو بیرەوەریانەی شێخ محەممەد بالیسانیمان گەورە کرد هەتا ئەم کتێبێت 428 لاپەڕەیە لێ بەرهەم هات. دیارە شێخ محەممەد بالیسانی پێم خۆشە هەنێ باسی وێزگەی ژیانی شێخ محەممەد بالیسانی بکەین کە لە بالیسان لە ساڵی 1970 لەدایک بووە، دواتر بڵین خوێندوێتی لە لای برا و بابی و ئەوانە و ساڵی 48 ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و دواتر چووە بۆ بیارە، لەوێ چەند ساڵێک لەوێ مەلای مزگەوتی بیارە بووە و دواتر هاتووە بۆ نێو ڕیزەکانی شۆڕش، چەند ساڵێک لە نێو ڕیزەکانی شۆڕش بووە و ساڵی 1962 هاتووە بۆ کۆیە. لە کۆیە شێخ بڵین ساڵی 43 مەلای گەورە نەمایە و مەلا مەعسووم هەورامی کە ئەویش نەمایە. ڕێک لە شوێنی مەلا مەعسووم هەورامی کە شوێنی مەلای گەورە بووە دەست بە تەدریس دەکات و فەقێ ڕادەگرێ. لەبەر زانایەتی و لەبەر خۆشەویستی خەڵکی کۆیە یەکەم کەس بووە دوای مەلای گەورە نازناوی مەلای گەورەی پێ ببەخشن و لەوێوە ئیتر چەند ساڵێک لە کۆیە دەمێنێتەوە و دواتر لەسەر ڕاستپادەی یەکێک لە کەسە گەورەکانی پارێزگای بڵێن کوبەیسا دەچێت بۆ کوبەیسە ناوەڕاستی عێراق و دواتر دەچێت بۆ بەغدا. چوونی بۆ بەغدا لەوێ وەکو مەشغەڵێک دادەگرسێ بۆ کورد بەگشتی و ماڵیان کاروان سەرا بۆەوە زۆرینەی کتێبەکانی بەرهەمەکانی لەو لە بەغدا نووسیوە. باشە بەڕێز هاوکار محەممەد شێخ محەممەد بالیسانی کۆمەڵێ نووسراوی هەبووە، تۆ تا چەند توانیت سوود لە بەرهەموو نووسراوەکانی خۆی ببینی بۆ نووسینەوەی کتێبەکە؟ بەڵێ وەک باسم کرد کە بەخۆی شێخ محەممەد بالیسانی بیرەوەریەکانی کەمێک نووسیوەتەوە، ئەمە هاتوین ئیشمان لە سەرگەورەکردنی بیرەوەریەکانی کردووە و کۆی گشتی بڵین بەرهەمەکانی شێخ محەممەد بالیسانی 25 بەرهەمە. بەڕاستی بۆ ئەو ساڵی 1970کانی کۆمەڵگەی کوردی ئەم بەرهەمانە بڵێن گەنجێکی زۆر لەسەر ئەم بەرهەمانە گۆش کرا، خزمەتێکی باشی بە کتێبخانەی کوردی کرد و من هاتوومە بەشێکی باشم بڵێن خوێندنەوەم بۆ بەرهەمەکانی کردووە. جگە لەوەش شێخ محەممەد بالیسانی یەکێک لە شاعیرەکان شەعری زۆر تەڕووناسکی هەیە و بەشێکم کارشم لەسەر شعرەکانی کردووە. زۆر باشە کاک هاوکار، شێخ محەممەد بالیسانی تەنیا زانایەک نەبووە کە بەس لە ناو کووردا بەناوبانگ بێت، ئەو لە ناو وڵاتانی عەرەبیشا بەناوبانگ بووە. بەڵێ بێگومان نووسینەکانیشی بەشێکی بە عەرەبی هەیە. تا چەند هەوڵی ئەوە ئەدەیت کە شێخ محەممەد بالیسانی تەنیا بەس لە کوردستان کتێبەکەی بەردەست نەبێت، بۆ نمونە بە زمانی عەرەبی وەرگێڕانی بۆ بکەیت چونکە لەوێژ ناسرا بووە، ڕەنگە هەندێک کەس لەگەڵ لە ژیانی شارەزانە بێت. بەڵێ بێگومان شێخ محەممەد بالیسانی لە بڵێن ناوەندە ئیسلامیەکان وڵاتە ئیسلامیەکان عەرەبیەکان
ناوبانگێکی باشی هەیە هەتا تەفسیرەکەشی کە چەند ساڵێک لەمەوبەر چاپکرا 7 بەرگە تەفسیرەکەی لەلایەن ناوەندێکی عەرەبیەوە بڵاو کراوەوە یعنی ناوێکی دیار لە نێو نخبەی کۆمەڵگەی عێراقی ناوێکی دیار لە نێو کۆمەڵگەی ئیسلامی شێخ محەممەد بالیستانی ڕاستی بیرم لە تەرجەمەکردنی نەکردوێتەوە بەڵام ئەگەر یەکێک بێ و تەرجەمە بکە من پێشکەشی دەکەم. دروستە چونکە کاتێک کە شێخ کۆچی دوایی یەکات لە بەغدا لەوێ کە ئەڵێن ئەو ڕۆژەی کە پرسەکەی بووە ڕێگەی هاتوچۆ لە زۆربەی ناوچەکانی بەغدا گیراوە ڕێی لە گیراوە ئەوەندە پرسەکەی قەرەباڵغ بووە نە کەسایەتێکی ناودار و دیار بووە و کاریگەریش بووە کەواتە پێویست بەوا کات کە ئەمن و سینانە بکرێتە سەر چەند زمانێکی دیکە. ئەمە هەروەکو زیادکردنێک بۆ قسەکانی تۆ جا پێم بڵە شێخی بالیسانی لەگەڵ شێخ وەسانی چی نزیەکتان هەیە لە یەکەوە تۆ ئەم کتێبە نووسیوە تێکەڵاویتان هەیە یان کلتورەکە تێکەڵی کردوون؟ بەڵێ بەخۆی شێخ وەسان گوندێکە سەر بە ناحەیەی بالیسان بالیسانیش سەر بە قەزای شەقڵاوە و قەزای شەقڵاوە سەر بە هەولێرە و بەهۆی نزیکایەتیم لە من خەڵکی ئەم ناوچەیەم دەڤەری خۆشناوەتی بە نزیکایەتیم لە بنەماڵەی شێخانی بالیسان و تێکەڵبوونم لەگەڵ کوڕانی شێخ محەممەد بالیسانی و من وەکو نووسەر بەڕاستی هەستم کرد کە فەراغێک هەیە لەو بابەتە کە شێخانی بالیسان ناوبانگێکیان هەیە بەڵام ینی بۆ نمونە ئەگەر خوێنەر کەسێک بێوێ توێژینەوە لەسەر بەرهەمەکان یان لەسەر ژیانی شێخ محەممەد بالیسانی بکە نەتوانێت شتێکی باشی دەستکەوێت لەبەرەوە وای لێکردم ئەم کتێبە بنووسم و ئامادە بکەم. باش کاک هاوڕێ ئەوەی کە حاژە ئاماژەی پێکرد لە کاتی کۆچی دوایەکەی ئەو با بڵێن کۆبوونەوەی خەڵکە بە کۆمەڵە بۆ بە خاک سپاردنی یان لە کاتی تازیەکەیە نیشاندەری ئەوەیە کە لە بەغدا خۆشەویستێکی زۆر بێگومان بۆ ئەوەی کە ئەم کتێبە بنووسیتەوە یارمەتیت لە کێ وەرگرت کە لەوێ لە سەردەمی شێخ محەممەدات چۆن لە پشتاپش ما بێتنەوە و یادەوەری و بیرەوەریان هەبێ یان نووسراوی ئەویان هەبێت لە بەغدا؟ بەڵێ وەڵا من ڕاستی لە ڕێی کوڕانی شێخ محەممەد بالیسانی پەیوەندیم کرد بە و هەموو ئەو کەسانەی کە دۆست و هاوڕێی شێخ محەممەد بالیسانی بووینە لە بەغدا خۆشەویستیەکی یەکجار زۆریان بۆ شێخ محەممەد بالیسانی هەیە خاستن لە بواری فتوادان چونکە شێخ محەممەد بالیسانی کەسێک بووە فتوای تەنیا لە مەزهبێک هەڵنەگۆزیوە فتوای لە مەزهبەکانی بۆ ئاسانکردنی کاروباری خەڵک فتوای لە هەموو مەزهبەکان هەڵگۆزیوە و بەشێک ئێستاشی لەگەڵدا بێ لە نوخبەی عێراقی دەڵێن ئێمە مەزهبمان بالیسانیە ناڵێن ئێمە مەزهبمان شافعیان حەنەفیە دەڵێن ئێمە لەبەرەوەی کە دەزانن شێخ محەممەد بالیسانی ئەوەندە فراوان بووە لە فتوادان و ئەوەندە گەورە بووە لە فتوادان لەبەرەوە پێی دەڵێن ئەنا مەذهەب بالیسانی. باشە کاگاوڕێ وەکو دوا پرسیار کاک هاوکار ببوورە وەکو دوا پرسیار ئەمەوێ بزانم کە لەگەڵ تەواوکردنی ئەم کتێبە چ شتێک بە زانیاریەکانی خۆت لەبارەی شێخ محەممەد بالیسانی زیادی کرد کە نەتزانی بوو کە بیستت و کردتە ناو کتێبەکە بۆ تۆش جێگەی سەر سوورمان بوو؟ بەڵێ ڕاستی زانستەکەی شێخ محەممەد بالیسانی بۆ من زۆر سەر سوورهێنەر بوو چکە شێخ محەممەد بالیسانی بیر و بۆچوونێکی زۆر فراوانی هەیە لە فتواداندا و هەتا بۆ نمونە ئاگری نەورۆز بەشێک لە مامۆستایانی ئاینی دەیکەنە نەورۆز دەیکەنە هەڵا نابێ ئاگر بکرێتەوەوانە بەڵام شێخ محەممەد بالیسانی بۆچوونێکی زۆر جوانی هەیە دەڵێ ئاگرێک ئەگەر بەدەن کەشقارتەیەک بکرێتەوە وە بە قومێک ئاو بکوژێتەوە پێویست ناکە ئەو هەرای لەسەر دروست بکە زۆر شتێکی ئاساییە. بەڕاستی شێخ محەممەد بالیسانی وەک باسم کرد کەسێکی زۆر گەورە بووە لە مناڵیەوە باز دەکە دەڵێ من شێخ عومەری برام داوای لێ دەکردم بچم مازوان بکەم لە چێوی بێشێخ لە شاخی بێشێخ کە بەرامبەر بالیسان دەکا دەڵێ منیش دەچووم ئەو لیباس و شتم هەموو دەدڕا و بەبەر درک و داڵ دەکەوتوانە بە مەحزوونی بەرامبەر
بالیسان دانیشتووە بە دڵشکاوی شعرێکی زۆر جوان دەڵێ دەکەن شەقشەق لیباس و بەرگی بەر من تەڕاش و درک و داڵی کێوی بێشێخ وەکو سۆفی و موریدن بۆ تەبەڕوک دەبەن پارچەی لیباسی عەزرەتی شێخ. دەست خۆش بێ، زۆر سپاس. ئینشاءڵڵا حەکبەتان هەمیشە پڕ بێ، خەرمانتان بەرەکەت بێ. ببوورە مەبەستم بوو وا بزانم ئەمڕۆ یادی کۆچی دوایی مەلا ئەفەندی هەولێریە. ئەمیش بەڕاستی لە مێژوودا غەدرێکی زۆری لێکراوە و خزمەتێکی یەکجار زۆری هەولێری کردووە. بەڕێز هاوکار ڕاستە، بەڵام پێم وایە ئەگەر لە کتێبدا یاخود بە چەندین کتێب ئەمانە شایانیانەکە مێژوو هەموو شۆڕشەکان بکیڕیتەوە، بەڵام ئێستا لە ناو تەنانەت پرۆسەی خوێندنیشدا هەیە. لە قۆناغەکانی خوێندندا باسی مەلا ئەفەندی هەیە کە وەختی خۆی چ داکۆکیەکی لە خەڵکی هەولێر کردووە بەبێ جیاوازی کاتێن بەسەر کریسیانەکانە لە ئەنکاوە ئەو بەسارەکەی خۆی ڕێگریان لێ کاو نایڵێت کە دەست درێژی بکرێتە سەر ئەوە ڕۆحیان شاد بە هەڵبەت کار و شۆڕش و یعنی لە خۆبوردەی ئەوانە کەوای کردو ئێمە بگەینە ئەم ڕۆژە و ئەم کاتە. هەر بۆیە قەڵەمی جەنابتان کەسانی نووسری وەکو جەنابتان ئیتر بەرپرسن لەسەر ئەوەی کە ژیانی ئەو کەسانە نەهێڵن لە مێژووە غەدری لێ بکرێت و ئێوە بینوسنەوە ئەوش لەسەر ئەرکی شانی ئێمە بێت ئەوەیە کە لێرە باسی لێو بکەین و خەڵکی پێ ئاشنا. مەبەستم بوو بڵێم ئینشاءڵڵا لە داهاتوودا بەشێکی هەر زۆر تەواو کردووە. زۆر چاکە بۆ هیوایین کە کتێبەکەت بۆم جارە زوو ئامادە بێ و میوانداریت بکەینەوە. کاک هاوکار عەبدوڵڵا شێخ شێخ وەسانی بەخێر هاتن، خۆشحاڵی. زۆر سپاس.